تۆم کاتێکتان باش لێرە لەم شوێنە میوزیکی کوردی هوەری ڕەسەنی کوردی خۆی بۆ هەنگاوێکی زۆر گەورە ئامادەکات. لێرە ئاوازی هەر چوار پارچەی کوردستان دەکەنە یەک دەنگ و پێشکەش بە ئامادەبوانیەکەن. ئۆرکسترای گەنجانینەوە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورتسات لە ئێستاە خەریکی ئامادەکارین خەریکە ڕاهێنانەکانن بۆ پێشکەشکردنی کۆنسێرتێکی گەورە لە بەرواری 16ی پێنج لە ئێستای ئامادەکاریەکان دەستی پێکردووە، ڕاهێنانەکان دەستی پێکردووە. ئەچینە لای ئەم گروپە بزانین چۆن خۆیان ئامادەکەن و لە بەرواری 16ی پێنج چیمان پێشکەشەکەن. لەگەڵمان بن. مامۆستا سلااو لە بێم کاتت باش ماندوو نەبیت، دەستان خۆش بێت، ڕاهێنانەکانتان دەست پێ کردو و کاتێکی کەمتانە بەردەستا ماوە بۆ پێشکەشکردنی ئەم کۆنسێرتە گەورەیە هونەریە. ژمارەیەک گەنجی بەتوانە، کۆمەڵێک هەستی جیاواز، کۆمەڵێک توانای جیاواز، کۆمەڵێک جیهان بینی جیاواز، باشە 50 ژەنیار 20 ڤۆکاڵ کە ژمارەیان زۆر لەوەش زیاترە. بەڕێزیشتان بە خۆت و باتۆنەکەتەوە چۆن ئەم هاوسەنگیە ڕادەگری، چۆن کۆنتترۆلی ئەم هەموو هەستە جیاوازە و ئەم هەموو توانا باشاگەیت. سەرتا بەخێر بێن کاگڕەوەن دەست خۆش بێ، زۆر سپاس. ئێوەش ماندوو نەبن، ئەرکتان کێشاوەکەم ڕۆ هاتوون راپۆرتێک لەسەر پرۆڤەکانەکەن. بێگومان هەموو کۆنسێرتێک، هەموو گروپێک ئەرکی ڕاهێنەر و با بڵین یاخود ڕاهێنانکردنی هەیە و ئێمە بەم جۆرە بەم قەبارەیە ڕاستێکی لە یەک کاتێکە ئەم پرۆڤانە ناکرێ، هەڵبەتە کراوە بە چەند بەشێکەوە، بەشەکان جیاکراونەتەوە لەناو ئۆرکێستا بۆ نمونە ژێدارەکان جیاکراونەتەوە لەگەڵ پەرکەشنەکانە کە پیاکێشانەکان ئیقاعەکان جیاکراونەتەوە، لەگەڵ ئەوەشە گروپی کۆڕاڵ بەجیا ڕاهێنانەکەت. ئەمانە بەجیا ڕاهێنانەکەن، پاشان میکسی گروپات ئەکرێ بەیەکەوە، پاشان ئۆرکێست بەیەکەوە کۆکرێتەوە بۆی لە دوا کاتەکانی با بڵین پرۆڤەیە پێش کۆنسێرت بەرهەمەکان لە پلانێکی تەواوە با بڵین لە لیستێکی تەواوە ڕاهێنانی لەسەرا بکرێت. بۆیە کەواتە بەش ڕاهێنانەکرێ پاشان میکسەکرێت. زۆر باشە. لە کۆنسێرتەکەیە بەرهەمی هەر چوار پارچەی کوردستان پێشکەشەکرێت. باشە یەکخستنی ئەم دەنگانە بۆ یەک ئاواز، بۆ یەک دەنگکارێکی قورس نابێت کە هەر یەکەیان مەقام و شێوازی تایبەت بەخۆیان هەیە. بێگومان ئێمە بەر لەوەی کە با بڵین دەست بە پرۆڤە بکەین یاخود دەست بە پلانی کارکردن بکەین، کار بەدەست بین، ئێمە پلانی ئەوەدا ڕێژین کە لیژنەی هوەری ئاوازەکان هەڵەبژێرێ. بیر لەواکەینەوە کە چۆن ئاوازی گەلان بژەنین، بەڵام لەگەڵ ئەوەش ئاوازی کوردی میکسکەین لەگەڵ ئەم ئاوازانەیە. بۆ نمونە ئێمە کۆمەڵی بەرهەمی ئەرمینیمان هەیە ئەمجاریان و کوردی ئەرمینیامان هەیە کە توانیمانە ئەو میلۆدیانە میکسکەین لەگەڵ دەنگبێژ یاخود مەقامبێژی باشووری کوردستانە. هەڵبەتە ئەم ڕەنگە نوێیە، ئەم ڕەنگە کارکردن لەسەری ئەرکێکی قورسە تۆزێ، بەڵام ئەوەیە کە پێویستە ئەم هەنگاوە بنین. بۆچی موزیسیانانمان بە هەندی ئەزانم کە گوێیان لە ئاوازی بەشەکانی کەبێ یاخود گوێیان لە ئاوازی گەلان بێت، بتوانن تێستێک یاخود ڕاهێنانێک یاخود نمایشێکی ئاوازی گەلان بکەن. ئەمە زەرورە بۆ ئێمە. باشە. ڕۆژی نمایشەکە کۆتا چرکەی کۆنسێرتەکە چ هەست یان چ پرسیارێک لای ئامادەبوان بەجێ هێڵن کە کاتێکە ڕۆنە ماڵەوە ئەو هەستە چییە یان ئەو پرسیارە چییە کە لای ئامادەبوان دروست بووە؟ هەڵبەتە لە ئۆرکێسترای گەنجانینەوە تاکە ئامانجی ئێمە ئەوە بۆ کە باشترین و جوانترین پێشکەشکەین. هەڵبەتە ئەگەر شتێک بۆ نمونە ڕویدکەینەوە یاخود دووباریکەینەوە پێویستە بە لیڤڵێکی بەرزتر پێشکەشکرێت. دڵنیام ئەگەر بێت و ئێمە بەتەواوەتی ئامانجەکانی خۆمان پێکین وێنەیەکی زۆر گەورەیە بێت و هەستێکی زۆر تایبەتی ئەبێت. بۆچی لەبەرەوەی ئامانجمانە سەرجەم بەشەکان یاخود سەرجەم بەرهەمەکان لە ئاستێکی کوڵەتیکی یاخود کوڵەتیکی زۆر بەرزا پێشکەشکەین. دڵنیام جێپەنجەیەکی زۆر باش، دڵنیام هەستێکی زۆر جوان لای جەماوەر بەجێهێڵین.
سڵاوت لەبێت وەکو ڤۆکاڵ لەم گروپەیە لەم کۆنسرتەیە کە بەشدارە بیت چۆن خۆت ئامادە کردووەوە پێشمان بڵێ دوتنەوەی گۆرانیە ڕەسەنەکان لە کاتی کۆنسرتەکەیە چ بەرپرسەرەکە خاستەشانی تۆ؟ سلااوان لەبێ بەخێر بن پێشەکی وتنەوەیم گۆرانە ڕەسەنانە و هەر گەنجێک کە لە بوارێکی هوەریە چالاکیەکە بەرپرسیارەتێکی چێژبەخش و گەورەشە بۆ هەر هەمومان لەبەر ئەوەی ئێمە هەوڵی پێشکەشکردنی هوەری خۆمان کللتوری خۆمان وەکو وڵاتێکە زیاتر لە سەدەیەکە هەوڵی پەراوێز خستنمان نەدرێ هەوڵی ئەوەیان کە زیندوی کەینەوە بیبەستینەوە بە هوەری جیهانیەوە بۆیە لەم کارەدا کە ئەم کۆنسرتە لەگەڵ ئۆرکسترای پێشکەشی ئەەکەین تێ هەڵکێشکردنی چەند کارێکی ڕۆژئاوایی و کللتوری کوردی خۆمانە وەکو پردێکی بەستنەوە لە بینی ئێمە و هەموو جیهانە هەموو کارە هوەریەکانی جیهانە بۆیە بەرپرسوارەتێکی زۆر چێژبەخش و گەورەشە. سڵاو دەبێم کاتت باش باسێکی ڕاهێنانەکانم بۆ بکات لە ڕاوکێت هەیە وەکو بەشدار لەم گروپەیە یان پەرۆشی پێشکەشکردنی ئەم توانە و وزە زۆرەی ئەم گەنجانەی کە ئێستا لەم گروپەیە کۆبوونەتەوە. سڵاوتان لێبێ بە خێرهاتنی کەناڵی کورساتەکەم بۆم دەرفەتەم سەرەتا ئێمە وەکو گروپینەوە بەڵێ هەموو هونەرمەندێک دڵەڕاوچەی هەیە لەگەڵ جەماوەرەکەیدا هەتا گۆرانی بێژە کاتێکە ئەچێتە سەرستەیج دڵڕاوکەی هەیە کاتێککە بەرکەوتنی کەمە بێ لەگەڵ جەماوەرەکەیدا بەڵام ئەو جۆش و خۆشەی کە ئێمە هەموو کاتێک ئەیبینین لە کۆنسێتەکانمانە بەبوونی جەماوەرەکانمانەوە زۆر باشتر ئەبین هەنگاو بە هەنگاو ئەمە چینە پێشترەوە هەتاوەکو کۆنسێتی زیاتریشکە نەچینە پێشترەوە. سڵاوت لەبێم کاتت باش بوونی ئەم هەموو وزە نوێیە ئەم گەنجانە پێکەوە کارەکەن و پێکەوە کۆنسەرتێکی گەورە پێشکەشەکەن چه هەناسەیەکی نوێ بە هوەری کوردیە بەخشێت. سڵاو بەخێر ئاسن هەڵبەت هونەرمەندی تایە لە پارچە جیاوازەکانی کوردستانەوە و پارچەکانیش پارچەی کوردی ڕەسەنی تایە کە نوێ کراونەتەوە ئەم پێکەوە بوونە ئەم ڕۆحیەک بوونە کە لە ناو موزیسیانەکانە هەیە کە پێکەوە ڕۆژانە سەرقاڵی پرۆڤەکردنن کە پێکەوە تواناکانیان بەشەکەن بێگومان هەناسەیەکی نوێ بۆ هوەری کوردی و ئەو کستراینەوە کە ئێستا لەگەڵ دەستگای میدیای کورساتایەکی گرتووە بۆی کە و کارانە پێشکەشکە هەڵبەت نیازەکە ئەوەیە نیەتەکە ئەوەیە کە موزیکی کوردی و ئاوازە فۆلکلۆریە جوانانە بە شێوازێکی نوێدا بڕێژرێتەوە و پێشکەش بەگوێ گران کرێ حتمما هەناسەیەکی نوێ بۆ هوەری کوردی. سڵاوت لەبێم کاتەوە باش چۆن ئەم بەرهەمانە پێشکەشەکەن چۆن خۆتان بۆ پێشکەشکردنی ئەم بەرهەمانە ئامادەکەن لە ئاستێکی بەرز و باڵایە لە ئاستێکی ئەکادمیە کە نوێگەری تیابێت لە هەمان کاتە ڕەسەنایەتەکەشی بپارێزن. سڵاوتان لەبێ من خۆم بە خۆشحاڵەزانم بۆ جاری دوم لەگەڵ گروپینەوە بەشداریەکەم سەرەتا هەڵبژاردننی بەرهەمەکانمان هەم ئازەری هەم کوردیە هەم جیهانیشە و نوێگەرێکی لەوەیە کە لەلایەن چەند کۆمپۆزەرێکی کورد و دووبارە نووسراوەتەوە ئیشەکان و ماوەی مانگە کە ئێمە بە بەردەوامی کاری لەسەرەکەین و دڵێم ئیشێکی زۆر جوان پێشکەشەکەین چونکە بە بەردەوامی کارمان لەسەر کردو و ڕستانەتێکی خۆشمان هەر لە ژەنیارە کوردەکانەوە دەرەکەوێت لە ژەنینە کوردەکان.